فقانی تێ دروست دەبوو گوتنەوە ڕۆژ بەقەرە بخوێنە ئینشاءڵڵا چاک دەبیتەوە. باش الحەمدوللا مامۆستا چاک بوومەتەوە لەخوا بەزیابێت لە نەخۆشیەکە الحەمدوللا. لە دوای ئەوەی کە خەونمان زۆر دینی من و خێزانیشم بە سحرەکە دەگەڕین لە چەند شوێنێک هەر نەمان دۆزیەوە ئاخرشت لە ماڵەکە دۆزیمانەوە لای خۆمان. باش ئێستا کردومانەوە مامۆستا نازانم چی لێکم پیشان یەک دوو مامۆستایشمدا گوتیان وای لێکە بەس هەر تێ نەگەیشتم لیان ئەنجا ئێستا دۆزیمەتەوە کردومەتەوە 4-5 وەرەقەیە. زۆر باش براکەم الحەمدوللا تۆ ئێستا خەفەقانەکەت نەماوە، یعنی ئەو خنکاندن و ئەو هەناسە بڕکیە و دڵتونیت نەما؟ الحەمدوللا هیچیمان نەما مامۆستا نە من دایکی منام دەکانیش. زۆر باشە. نەچی بۆ لای هیچ شێخ و مەلایەکیش؟ نەچوم. ئافرین جزاک الله خێرن. کەواتە ئەمەی تۆ نمونەیەکی جوانە بۆ هەر خوشک و برایەک کە کێشەی سحریان هەیە یا چاویان هەیە یا جادویان لێکراوە هەر شتێک لەوانە. 90 ڕۆژ ئەم برایەمان بەردەوام بوو لە گوێگرتنی قورئان و خوێندنەوەی سوورەتی بەقەرە الحەمدوللا خۆی گەورە شفایانیدا و بۆ خۆشیان سحرەکەیان لە ماڵەوە دۆزیوەتەوە. سحرەکە چی لێکەیت؟ ئەو وەرەقانە برای خۆم ئەو وەرەقانە باشە قل هو الله احد بخوێنە، لەگەڵ خوێندنی قل هو الله احد وردە ئاوا بەدەستەوە بیدڕێنە. چۆن؟ ئەها با من یەک نمونە دەمێ ئاوا ئەو وەرەقە و بینیوە باشە ئەو وەرەقە ئاوا ئەم وەرەقە ئاوا وەرەقەکەمی بینیوە نییە؟ بەڵێ مامۆستا بەس ئەو وەرەقەکەی نادڕێت مامۆستا وتم معلوماتێک بدەمێ وەرەقەکەی نادڕێت وەک وەرەقە نییە وەک لایلۆن وایە شتێکی زۆر ئەنتیکەیە. زۆر باشە بە مەقەس باشە بەم شێوازە ئەگەر وەرەقەیە قل هو الله احد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا احد قل هو الله احد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا احد. انجا قل اعوذ برب الفلق من شر ما خلق ومن شر غاسق اذا وقب من شر النفاثات في العقد ومن شر حاسد اذا حسد. سياسي قولەکانی بەسەرا بخوێنە باشە سياسي قولەکانی بەسەرا بخوێنە ورد و دریشتی بکە ئیتر تەواو تا ورد دەبێت تەواو تا ورد دەبێت. ئەنجا بڕۆ لە شوێنێ لە دووری ماڵەکەتان ئاگری پێوە بنیە ئەنجا دوای ئەوە بیکە ناو خۆڵەوە بیکە ژێرگڵەوە بانی بدە ئینشاء الله خوای پەروەردگار جارێکی تر ئەو دڵتونی و ناڕەحەتیەتان بۆ نایێنێتەوە. الله تعالی جزای خێر دا مامۆستا گەنجەکان.